أنا عندك قصة سريعة بكم. ئێمە مۆدیلێکمان دروست کرد توانیمان ئەو خەباتەی سەجادا کە لە دژی بەرپرس بخینە ناو ماڵەکانیان ناو دەوائیرەکانیان یعنی شێوەیەک لەوەی کە بەرپرس بزانێت ئیلاح نییە هەرچی خۆی پێ ئیلاهە ئێمە بەتاڵی دەکەینەوە دەیگەڕێنینەوە سەر ئەوەی کە چەند قێزەوەنە وەدا شێوەیەک لە دادگایی شێوەیەک لە لێ پێچینەوە شێوەیەک لە کۆنتاک لە ئەڵۆگۆڕی بیرروڕادیار ئەمن هەندە دیدار هەیە ڕۆژنامەگەری سەرفە هەندە دیدار هەیە بەڕاستی لۆ لێدانە دەیکەین یعنی ئێمەش خۆ هەندە دیدار هەیە شتی مێژوویە هەندە دیدار هەیە گەیشتن بەڕاستیە ئیلا ئاخیری بەڵام بەگشتی دەمانەوێت بەرپرس بچینە ناو ماڵەکانیان و تا ڕادەیەک بڕوا بکەم بە ئاستی کۆرۆنا دەترسن لە تەلەفۆن ناکە لەی من خەڵکی کەش بەس من لە خۆم بەرپرسم شێوەیەکمان دیتۆ لە سادانی بەرپرس لۆ زەلیلکردنیان لۆ بەتاڵکردنەوەی ئاخر هەندێک جار ڕەخنە لە من دەگیرێ تاوان هاوڕێیان ئینسان هەر جمزۆڵک وەکو سواری کەر و باوکو کوڕەکە هەندێک خەڵکەی قەت ئیقناعەت پێ ناکرێ خۆی هیچ ناکە ئەترسێ فاشل دەبێت چی دەدەستنا ئیتر دەست بە بۆڵە بۆڵەکە ئەبێ شتێک بکە خۆی پیشان بدا ئیتر هەیە عەسوودیە هەیە قینە هەیە چەشی شەخسی دەگەرت هەیە فەشەلی نائیلا هەشە قسەکانی ڕاستە ئەمە دەوی بە دڵەکی زۆر گەورەوە بکەین من بۆ خۆم هەوڵمدا لەو زمانی جوێندانە تۆمەت دوور بکەمەوە کە بەداخەوە لە ناو میدیای کوردی ئەو شتە گەلک زۆرە تۆمەتی بێویژدانی زمان پیسی هەتا لە بەرەی ئۆپۆزیسیۆنیش کە بە هیوان تێک بکرێتن یعنی ئەو هەموو جوێنەی لە کۆمنت بە من دەدرێ ئەمن دەبینم بە سەدانیان کۆمنت ئێستا بلۆگ دەکەم و بەرپرسێ جوێن بە من دەدە جوێنەکەی بڵاو دەکەمەوە من تاکە وشەیەک بڕوا بکەن وشەی داوە شێ دەڵێم ئیکورە وەڵی زۆر ئیزعاجە ئەن تەلەفۆن لە بەرپرسێک دەکەی خۆی پێ بەرپرسێکی زۆر باڵایە تەلەفۆنەکەی دەترسان قەپات دەکەن نازانین چی پێ بڵێ وشەیەکی باوی هەولێریە کە پێی دەرەی داوە شێ ڕازە وشەی کە مستەڵعەکی ڕۆژنامەگەری نییە بەڵام کاکە وەڵی نازانم ئەو دەمی دێ دوو کورە ئەمەش خوێن و گۆشت و هێزقانین ئەوی جە یعنی چی پێ دەڵێ لە بەرپرسەک خۆی پێ زۆر مهمە کەچی لە تەلەفۆنەک ڕۆحی دەتیتن من ئەزانم هاوڕێیان بڕوا بکە ئەزانم چ چیرۆکەکەی و چ ئەوە چیان هەیە ترسەچیان هەیە لە تەلەفۆن دیارە هەیە جوێنیان پێدا بەداخەوە خۆشیە بەس بەعام لەبەر ئەوی تاوانیان کردوزان ئێمە هەموو نهێنیشیان دەزانین و سانسۆرمانیە بۆیە دەترسن خۆیان دەدزنەوە بەڵام هەندێک خەڵکی کورە شەرم لە خۆتان بکەن نەدەوێنن یان نەجاعەت ناینن یان هیچتان نەدەستنایە یان حەسوودی دەبن دێن کوندە بۆ ئاسا دوقەدوق دەکەن وەچی ئەو مریشک هەیە کوردەواری هێلکەشی پێ نەدەکرێن نێڕوانان لە مەشی نەدەگەڕا بنووی یعنی مۆدیلەکە من ناڵێم خراپ باشە سەتا سەد باشە مۆدیلەشی نوێیە و ئەو مۆدیلە هاوڕێیان دوایین وشە هەندێک کەس ئەڵێ شتی ڕۆژنامەگەری نییە بەبێ ئەوەی بزانن فەرمو هەمووانەی لە سویدن ئەزان بەرنامەی کالا فاکتەی کاناڵی چار و درا گرانسکرین کەناڵیەک هەمان مۆدیلە دەرگا دەدا راپۆرت دەکا قەپات دەکا لە پرێک لە دەرگا دەدا تەلەفۆنی بۆ دەکات دای دەخات بڵاو دەکاتەوە دوکۆمنتاریەکان یان گەنج دەچن لە سەجادە یان هەموو بەرپرسێک کە دەبیندرێ لە سەجادەی قسەی لەگەڵ دەکرێت پرسیاری لێ دەکرێت ڕەخنەی لێ دەژیری کوڕی هێلکەوت تەماتەی لێ دەدرێت ئێمە ئەو شتەمان ئەوزە من بۆ خۆم دوور گرتەوە لە وشەی نەشیاوە هەمووتان دەزانن قەت وشەیەوەم نەکرد تاکە وشەیەک داوەشینە ئەویش یعنی کە دەبینم بەرپرسێک خۆی پێ ئیلاهەکە چ قەپات دەکەن بۆیە ئەو شتێکی ڕۆژنامەگەری بەزام تێکەڵ کێشەکە لە نێوان خەباتی ڕۆژنامەگەری چالاکوانی هەریستم ئەو دووسێ سەرنجە بدەم لەسەرەوەی بەڵام کاکە وەڵی ئەم دڵی هەموو خەڵکم پێ قایل ناکرێت